لەڕێگەی زانستە ئەوروپیەکانەوە بەردەوام کار لەسەر ئەوە دەکرێت کە ئینسان حیوانی بکرێتەوە کە وان لێ بکرێت کە نەتوانێت جیاوازی بینی ئینسان و حیوان بێت. وام کارێ من دەیکەم ڕێک پێچەوانەی ئەوەیە چۆن فعلەن ئێمە بتوانین بوونی ئینسانیانەی خۆمان لە بوونە بایۆلۆژیەکەمان جیان. یعنی دوو کاری پێچەوە. زانستی ئەوروپی پێویستی بەوەیە ئینسان زیندەوەر بێت. پێویستی بەوەیە بۆچی چونکە زیندەوەر بوو زەبت دەکرێت. ئینسان زەبت ناکرێت، کۆنترۆڵ ناکرێت. بۆچی چونکە بەردەوام نەریت دادەهێنێت. تۆ چی کۆنترۆڵ دەکەیت؟ تۆ بە نەریت ئینسان کۆنترۆڵ دەکەیت. کە خۆی نەریتەکەی گۆڕی، کە خۆی توانای لادانی لە نەری دەبوو. یعنی جاری وایە مرۆڤەکە خۆی دادەنێم ژیانەکە گرنگ نییە، بەڵام نەریتەکە لەژێر حوکمی نەریتا دەردێت. وە دەیانەوێ نەریتەکەی لەسەر بچەسپێنن وەری ناگرێت. یعنی تۆ چۆن ئەم کائینە دەتوانی ئەوەنە حیوانی بکەیتەوە، یعنی هەستکەی وەکو ئینسان حیوانێکی عاقڵە، زیندەوەرێکی عاقڵە. یعنی شتێکی تایە تەنانەت شتێکە کە پێی دەڵێن عەقڵ و تەواوی تر حیوانە، بەڵام بە ئیمتیازێکەوە. آخر ئینسان حیوان نێ بە ئیمتیازێکەوە، ئینسان جیهانێکی هەیە. ئەم ئیمتیازات دەبێت لە ناو وەزیفە بایۆلۆجیەکە کار بکات، بەس ئەمە جیهانی بۆ گۆڕی، ئەمە جیهان دادەهێنێ. یعنی چۆن ئیتر ئەمە تەنها ئیمتیازێکە ئەم نازانم چی حیوانێکی، ئەمە ئیرسێکی ئەرستیە کە لە ناو فەلسەفەی ئەوروپی و دواتر زانستە ئەوروپیەکان ڕنیشەدا دەکرێت. و ئەمە لە ئەرستۆوە ئینسان کرا بە حیوانێکی ناطق. و لۆجیکەکەی ئەرستۆ ئەوەی فەرز کرد کە ئەم لۆجیکەی تەحەکوم بە زانستەکان دەکاوە لە زمنیانە بایۆلۆجی، کە ئاوا بێت کە ئێستا هەیە کە مرۆڤ لە زمنی حیوانەکانە کۆلێ بکرێت. حیوانێکی شیردەرە. تەواو تۆ یەک شتت لێ کردووەتەوە، یعنی خۆی لێ کردووەتەوە بوونەکەی کە ئەوە مرۆڤەکە بۆ ئەمایە، ئەویتر بوونە بایۆلۆجیەکە یعنی تەنها وەسیلەیەکە بۆ بوونە مرۆڤی. بەس تۆ لە ناو شیردەرەکانە تەصنیفی دەکەیت، لە ناو فلانە تەصنیفی دەکەیت. ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەی چونکە گیانە بایۆلۆجیەکە تۆ لە ڕێگەی زانستەوە خەریکی کۆنترۆڵکردنی گیانە، خەریکی نەریتەکە بایۆلۆجیەکە دەدۆزیتەوە کە جێگیرە. وە نەریتە بایۆلۆجیەکە حیوانەکە چی لێ دەکات؟ حیوانەکە ناتوانێت لێ لابدە، نەریتێکی ناچارانەیە. ئەی تۆ مرۆڤ دێنیتە ئێرە، یانی چی؟ یانی مەیل دەیە بۆ ئەوەی نەریتێکی ناچارانە فەرزکەی لەسەر مرۆڤ. و لە ڕاستیان لە شوێنەکە دنیای مۆدێرن کە نەریت گۆڕە و لە شوێنەکە نەریت نەگۆڕە، نەریت جێگیرکەرە. و من ئەم دوانم بەو دووس چەمکجا کردوێتەوە مۆدێرنیزم نەریت جێگیر دەکات، چونکە تەمای ئەوەی هەیە ئینسان کۆنترۆڵ کات. بەڵام مۆدێرنیتێ کە تازەکردنەوەی نەریتەکان بوو و لە دانە سەرەتاییەکە لە نەریتی سەردەمی ناوەڕاست، ئەمە لە ڕاستیا گۆڕا بە جۆرێک لە نەریت جێگیری، یعنی مۆراڵێکی تایبەت لە ئەوروپا دروست بوو کە جێگیر کرا. و مەوزوعی دەوڵەت نەتەوە یەکێکە لەو ئیشانە کە فعلا مۆدێرنێتە تەحەول تایە تەحەول دەکات بۆ مۆدێرنیزم. یعنی ناسیۆنالیزم جۆرێکە لە مۆدێرنیزم، مۆدێرنیزمی سیاسیە. و دەوڵەت لە دەستورەکەیە جێگیر دەکرێت وەکو یاسایەکی، وەکو دەستورێکی هەتاهەتایی کە بۆ دنیا دەسی لێبەی. و کورد قوربانی ئەم دەستورە جێگیرێ کە نەتەوەی پێوەلکێندا، فلانی پێوەلکێندا. تورکیا وجود ناوێت نەبوو، تورکیایتر ناوەت ناوی نا تورکیایتر تورکیایە. تۆ هەست دەکەی ئەمە هەر لەوەتەی هەیە تورکیا بۆ لەوەتەی تا هەژار تورکیایە. یعنی ئەمە ئەو جێگیریەیە. و ئەمە مۆدێرنیتێکە دۆخێکی ئیجابیە و فعلا مرۆڤ تایە دەردەکەوێت و دەستکاری نەریتەکان دەکات، تەحەولێکی پێ دەکات بۆ چی؟ یعنی دەگۆڕێ مۆدێرنیتێ دەگۆڕێت بۆ مۆدێرنیزم. یعنی مۆدێرنیتێ ئایدۆلۆژی دەبێتەوە. وەکو چۆن
بڵێن قوتابخانە ئەدەبیەکان کە مەزاهیبی ئەدەبی دروست دەبێت خۆی لە بەر لەوەی مەزهبەکە دروست بێ یعنی نەریتێکی تازای ئەدەبی لایەن کۆمەڵە شاعیر و نووسەرەوە دروست دەبێت دواتر مەزهبێک دروست دەبێت بۆ ئەوەی ئەوانی تر تەقلیدی بکەنەوە یعنی دۆخێکی تەقلیدی دروست دەبێت و ئەم دۆخە تەقلیدیە کۆنتڕۆڵکەرە و لێرەوە فعلەن مرۆڤ بەرەبەرە غایب دەبێت لەناو مۆدە